ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی وەقفی سونی لە شاری کەرکووک و مامۆسایانی ئاینی ئەمڕۆ پێکەوە لێرە کۆبووینەتەوە بۆ ئەوەی کەوا مەحکومی ئەو کارە بکەین کەوا لە ڕۆژی 7/5/2024 یەکێک لە ئەندام پەرلەمانەکان بە ناو عەلی تورکی جەمال تەجاوزی کردووە و بێڕێزی کردووە بەرامبەر بە سمبولی ئومەتی ئیسلامی و سمبولی ئەم دینە سمبولی مێژووی ئێمە کە یاوەرانی پێغەمبەری خوا و خولەفای پێغەمبەری خوان رضی الله عنهم وأرضاه کە لە دەقی بابەتەکەیدا لە قەناتی عەهد دەڵێت نەفرەتی خوا لە یەکەم و لە دووەم و لە سێەم و لە چوارەم و لە دواییدا ئەڵێ پێنجەم لە کاتێکدا بێژەرەکە پێی دەڵێ مەبەست چییە لە چوارەم ئەو دێ کارەکەی عەلەساس ڕاست دەکاتەوە و دەڵێ مەبەستم لە معاویەیە کە معاویەش سەحابەی پێغەمبەری خوایە ئەمە کارێکی زۆر ناشرینە ناشەرعیە ناشیاوە ناڕێکە ناپێکە بۆیە ئێمە وەکو نوێنەرایەتی سەرۆکایەتی دیوانی وەقفی سونی داوا دەکەین کەوا ڕەفعی حەسانە لەو ئەندام پەرلەمانە بکرێ و بگرێتە دادگا بە یاسای عێراق لەگەڵ یا مامەڵە بکرێ و حەبس بکرێ ئەم کارە ناشرینە ئەبێتە هۆی شێواندنی پێکەوە ژیان و تەبایی و برایەتی لەم عێراقەی کەوا چەندین ساڵ جیرۆدەی کوشتن و بڕین و تائیفیەتگەری بووە ئێستا